بێکاری مرۆیی و بێکاری ژیانی ڕۆژانە. مسائلی ئەمنی وەیە نەختی قۆناغەکە لەو قۆناغەکە ولیان ڕێگریش لیان دەکەنە بۆ جامعە والحاڵ ئەوەی کە ڕۆشتبوونی لەژنەی تەندروستی راپۆرتێک بداتە سەرۆکاتی پەرلەمان مفاتحە سەرباری ئەوەی کە نیوەی زیاتری دانیشتووی کەمپی ناوبراو مناڵن و پێداویستی و لە بە چاودێری خزمەتی زیاتری بەڵام بارودۆخی کەمپەکە زۆر نالەبارە. هاتوچۆی دانیشتوانەکەی بۆ شاری هەولێر و گواستنەوەی کەلوپەل و پزیشکی و پێداویستی ژیانی ڕۆژانە ئاستەنگێکی زۆری دروست کردو و تەواو بێ خزمەتگوزار و ژیانێکی سەختیان هەیە. ئەمەیش لە کاتێکدا کە نزیکەی 2000 کەسی ناو کەمپەکە کرێکارن و نزیکەی 100 خوێندکاری زانکۆ و پەیمانگایان هەیە و دەبێت ڕۆژانە بچنە هەولێر و هەولێری پایتەخت و بەڵام ڕێگریان بۆ دروست دەکرێت. هەرچەندە سنووری ناوچەکان دەکەوێتە دەوروبەری ئیداری هەرێمی کوردستان بەڵام یەک ئیدارەیەکانی قەزای مەخمود لە دەسەڵاتی کوردایە. دانیشتووی کەمپەکە بە شاندەکان ڕاگەیان ناکرێت ململانی سیاسی و ئیداریەکانی دانیشتووی ئەو کەمپە باجەکەی بدەن. ئەوەشیان ڕاگەیان کە تاوەکو ئێستاش نەتەوەیە گرتوەکان لە ئاست ئەم کارەدا بێ هەڵوێستن و بە ناوی ئەوەی یەک کەمپێکی مەدەنی سیر ناکەن و پژوێ خراون. لە ئێستادا گەماروی سەر کەمپەکە زیاتر بووە و ڕێگریکردن لە هاتوچۆی دانیشتوانی کەمپەکە بۆ شارەکانی هەرێم بۆ چارەسەری پزیشکی و ڕێگەیان پێ نادێت بچنە نێو هەولێرەوە. چەندین منداڵێن بۆ هۆکارەی گیانی لە دەستداوە. لە ئێستادا باری ئابووری دانیشتوانی کەمپەکە زۆر خراپە و بەهۆی گەماروی سەریانەوە پێداویستی پزیشکی و زۆر کەم بۆتەوە. بۆیە داواکاری لە بەڕێستان بە مەبەستی بەهاناچوونی باری گوزەرانی نالەباری نێو کەمپی ناوبراو هەنگاوی جدی و بە پەلە بندێت. پێویستە هەموو لایەک هەڵوێستیان هەبێت بۆ لابردنی ئەم گەمارۆیە و بەهانای چوونی ئەو خەڵکە و ڕاگەاندنیان. گرنگەوەیە جەنابیان من دەستخۆشی لە ڕێکخراوی تۆڕی هاوبەشە ڕێکخراوەکان دەکەم کە داشتێکیان هێناوەتە نووسینگەی سلێمانی ئێمەش معنین بە ئیشەکە و کە یادداشتەکەیان بە هەستی بەرپرسیارانەوە بگەینە شوێنی مەبەست و لیژنەی پەروەردیدار و سەرۆکایەتی پەرلەمان. ئێمە لێرە لە نووسینگەی سلێمانی بەندە وەکو بڕیاردەری لیژنەی مافی مرۆڤ یادداشتەکەمان لێ وەرگرتن بە هەستی بەرپرسیارانەوە من یادداشتیان دەگەێنمە سەرۆکایەتی پەرلەمان و لیژنەی پەیوەندیدار بەو کەیسا کە تۆڕی ڕێکخراوەکان هێناویانە دووبارە دەستخۆشیان لێ دەکەم ئێمە پەیمانمان پێدان هەر سێندام پەرلەمانی کوردستان بەڕێز کاک سۆنانمەر و کاگمەم و بەندە لێرە پێشوازیان نابووین بە هەستی بەرپرسیارانەوە یادداشتەکان دەگەینە شوێنی مەبەست بۆ چارەسەرکردنی بارودۆخی ئاوارەکانی مەخموور. دەستان خۆش بێ، زۆر سپاس.